سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من هێمن عەلی پێشکەشکاری بەرنامەی پرد خۆشحاڵم لە وەرزێکی نوێی کەناڵی ئاسمانی پەیام دێمەوە خزمەتتان. لەم بەرنامەیەدا گفتوگۆ دەکەین لەسەر پرسی حەیا و شەرم. لە میوانەکانم دەپرسم حەیا چییە و بەچی دەگوترێ حەیا؟ ئایا شەرم تەنها پێدراوێکی دەرونی و زیاتر لە ڕوانگەی دەرونی و سایکۆلۆژی و کاریگەری لەسەر مرۆڤ دادەنێت؟ ئایا حەیا و شەرم تەنها پێوەستە بە داوێنی ئینسانەوە؟ بۆچی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ دەفەرمێ حەیا بەشێکە لە ئیمان؟ بە وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. بەناوی خۆی بەخشندۆ مهرەبان، لە ڕاستیە بۆ ئەوەی ئێمە باش چەمکی حەیایە چەمکی شەرم ڕابە بکەین یا چاک پێناسێکین پێویستمان بەمە لە سەرەتاوە جیاکەینەوە لە چەمکی خەجل چەمکی خەجاڵەت بوون. چکە هەستەکەم لە سەرەتاوە ئەگەر ئێمە ئەو حاڵەتە جیانەکەینەوە جۆرێک لە جۆرەکان تێکەڵەیەک دروستە بێت و تێکەڵەیەک دروستە بێت لە نێوان ئەو حاڵەتەیە کاتێک کە لە بابەتە ئاینیەکانە بە ئێمە ئەوترێت ئیستیحیا یان بە حەیابوون خوازراوە و جۆرێک لە جۆرەکان لە بابەتە زانستیەکانیشە زەم و عیتابی خەجل کراوە. حەیا جیاوازی لەگەڵ خەجلە ئەو بابەتەیە کە حەیا بریتە لەوەی کە ئینسانەکان لە حیاتی ڕۆژانی خۆیانە ئەو بابەتانی کە پێنەوترێت دابوونەریتیان پێنەوترێت تەوافقی اجتیماعییان پێنەوترێت هەموو ئەو بابەتانی کە لەناو کۆمەڵگایە بە جۆرێک لە جۆرەکان بڤەن یان جۆرێک لە جۆرەکان ڕێگە پێنەدراون مرۆڤ بیان پارێزێت و دەستیان بۆ نەبات و بەڕێزەوە مەمەڵیان لەگەڵا بکات. ئەمەش لە ئەنجامی ئەوە چووکەوانە بەشێکن لە مافی مرۆڤەکانی تر و باشێکن لە کەرامەتی مرۆڤەکانی تر و بەشێکن لەو حاڵەتانی کە مرۆڤ بۆ خۆی پێی خۆشە پارێزراو بن. ئەمە حەیایە بە شێوەیەکی کورتی بریتە لەوەی کە ئینسان ئەوانی دیکە و مرۆڤەکانی دیکە پارێزراو بن کەرامەت و شکۆی مرۆڤەکانی دیکە ئەو شتانی کە مرۆڤ بۆ خۆی پێخۆشە بۆ ئەوانیش قەرار بدا پارێزراو بن لە دەست و لە دەم و لە هەموو جۆرە ڕەفتارێکی ئەم بەرامبەریان. لە بەرامبەر خەجل بریتە لەوەی کە مرۆڤ لە پێناو حەقەکانی خۆیان یان توانای وتنی ڕاستیەکانی نەبێت و توانای دەربڕینی بابەتەکانی نەبێت. بۆیە حەیا ئەتوانم بە شێوەیەکی گشتی ئەوە کورتی بکەمەوە کە بریتە لەوەی کە مرۆڤ ڕێز لە یاساکان و ڕێز لە تەوافقە اجتیماعیەکان و ڕێز لە هەموو ئەو بابەتانە بگرێت کە کۆمەڵگا لەسەریان ڕێککەوتووە بەوەی ئەم بەشانە بە پارێزراوی بمێننەوە و لە بابەتە دینیەکانیشدا جۆرێک لە جۆرەکان ئەم بابەتە خوازراوە لە ئینسانەکان نەک بابەتی خەجل. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەبینین لە ئەسلی کۆمەڵگایە زۆر جار ئەم بابەتە خراپ مامەڵە کراوە یان خراپ ڕاوەکراوە تەنانەت جیاوازی کراوە لە نێوان حەیای پیا و حەیای ئافرەتە. جۆرێک لە جۆرەکان لە ناو کوردەواریە وتراوە پیاوێک شەرم بکات شانەیەکە هێنێت ژنێک شەرم بکات شارێکە هێنێت. لە کاتێکدا ئەگەر ئێمە ئەم شەرمە بە یەک جۆر وەریگرین بۆ هەردووکیان ئەگەر پیاوێک بێ شەرم بێ بوو مانایە شانەیەکیش ناهێنێت واگەر ژنێکیش بێ شەرم بێ شانەیەک ناهێنێت واگەر ئێمە حەیاشمان بە ئیستیحیا تەرجەمە کرد لە ناو کوردەواریە شەرممان بە ئیستیحیا تەرجەمە کرد فەرزە پیا و ژنیش لەو قۆناغەیە هەردووکیان شەرمیان هەبێت لەوەی دەست نەبن بۆ ئەو بابەتانی لە ناو کۆمەڵگایە کە نەبینراون لە ناو کۆمەڵگایە بەڵام کۆی کۆمەڵگایان لەسەر بینا بووەتەوە. ئێمە چکە کۆمەڵگا تەنها لەسەر دەقە بینراوەکان بینا ناکرێت کۆمەڵگا لە تەنیش دەقە بینراوەکانی خۆیەوە کە لەسەری بینا ئەکرێت کۆمەڵێک دابوونەریتن کە دابوونەریتی باشن ئەلبەتە بەمانای ئەوە نە هەموو دابوونەریتەکانی ناو کۆمەڵگا باشن کۆمەڵێک دابوونەریتن لە ناو کۆمەڵگایە کامە دابوونەریتی باشن و پێویستە پارێزراو بن. نمونێکی زۆر سادە ئەکرێت بە شەکل دابوونەریتەکان بریتی بێت لەوەی کە جۆری جلوبەرێک نەکاڵبەتەن بەسم ڕنگ و ئەم بابەتانە نییە بریتێ لەناو کۆمەڵگای ئێمەیە هەمیشە ئینسانەکان بە شەرمێکەوە مامەڵیان لەگەڵ ئەوە کردووە بە جلی کەمەوە بێنن لەرەوەی کۆمەڵگاوە کەمە حاڵەتێکی زۆر زۆر بچووکە بۆ نمونە بە بەراورد بە شوێنانی دیکە ئەبینین ئەمە بە شێوەیەکی زیاتر لەناو کۆمەڵگەی کوردیا ڕزق بۆتەوە. ئەلبەتە بابەتی سنوورە شەرعیەکان نییە جلوبەرێک دەبێت چۆن بێت چونکە دەبینین بۆ نمونە پیاوێکی کوردی ئامادە نەبوو هەرگیز بە شۆرتێکەوە بچێتە بازار لە کاتێکە لە ڕووی بابەتی فقهیەوە گرفتێک نییە بەڵام سەرەکەین لە هەمان کاتە کۆمەڵگایەکی تری موسڵمانی وەک بوون عەرەبەکان ئەم حاڵەتە بەلایەنەوە ئاسایی بووە. بۆیە مەبەستم لەوەیە حەیا ئەچێتە چوارچێوەی کۆمەڵێک قەواعیدی نەوتراوە کە کۆمەڵگایان لەسەر پابەندە و کۆمەڵگا بە پێوە ئەهێڵنەوە کە ناڵن کۆمەڵگا تووشی گرفت و قەیران ببێت لە کاتێکیشە خۆشیان نەنووسراون. كلمة حياة لحياة وهاتوا حياتيش دوباره بمعنى معيشتنا معيشت أو يكسر نان أخوات نامرت أو أخوات نامرت هناسة أدات
بەڵام کاتی ئەوتری حیات یعنی کەسێک ئیمکاناتە ئینسانیەکانی تیاماوە، کەسێک بیرکردنەوەی سالمە، کەسێک ڕێوڕەوشی سالمە، کەسێک ئەهداف و ئامانجی دیاری هەیە، بەو کەسە ئەوترێ خاوەنی حیات. ئەوە تا خۆی ڕەب العالەمین لە شوێنێک ئەفەرمێ جوابی خوا و پێغەمەری خوا بدەنەوە لە کاتێکا بانگتانەکەن بۆ ژیان. کەواتە حیات بەدەم بانگەوازی خوا و پێغەمەری خواوە ڕۆیشتن تۆ ئەتکا بە کەسێک کە خاوەنی حیات بیت. ئەمجا حیا لە حیاتەوە هاتووە، هەر ئاخرەکەی هەرتەی ساکنە. کێ خاوەنی حیاتە؟ کەسێ خاوەنی هەستی زیندوو بێت. هەستەکان زیندوو بوون یعنی هەستی مرۆڤایەتی لە بەرامبەر هاو مرۆڤەکانی خۆیەوە، لە بەرامبەر ژینگەوە، لە بەرامبەر دار و درەختەوە، لە بەرامبەر حیوانەکانەوە، لە بەرامبەر ئەم هەموو کەون و کائیناتەوە مەسئولێتی خۆی لە بەرامبەر ئەوانە زانی، ئەوترێ خاوەنی حیاتە یا خاوەنی حیایە. ئەمجا ئەمە با بڵێن کۆکراوەتەوە یا کراو بە ئیسلاح بۆ کەسێ کە ئاگای لە کەلیمات و زبانی خۆی بێت، هۆشیار بێت چۆن قسە ئەکات. کەلیمەیەکی کوردیمان هەیەڵێ قسە بیگێژە، بیبێژە، اینجا بیوێژە. کەلیماتەکانی وردەکاتەوە مەبادای ئەم کەلیمەیەم خوا و پێغەمەری خوا لێ بڕەنجێن یا دەور و پشتەکەم لێ بڕەنجێت. کاتی کردەوەیە گەکات، کاتی ئەچێتە ماڵێ، کاتی تەقەعدا لە دەرگایەک، کاتی قسە لەگەڵ کەسێکە، هەمووی حساباتی تایبەتی بۆکە کە خەڵکم لێ نەڕەنجێ یان خوا و پێغەمەری خوام لێ نەڕەنجێ. ئەم جۆرە کردەوانە لە ئیسلاحی ئیسلامی پێ ئەوترێ حیا. کەواتە ڕاستە مەسئلەی قەزایەکانی تر بەشێکن لە حیات، بەڵام عمومی حیات بەم معنایە کە ئەم ئینسانە هەستەکانی بە تەواوی زیندوو بێت و هەست بە ئێش و ئازاری دەور و پشتەکان بکات، هەنگاوەکانی هەموو حساب بۆ کرابێ، کەلیماتی حساب بۆ کراو بێ، بەم کەسەوترە خاوەنی حیا. حیا یەکێکە لەو شتانەی کە زۆر مەعلومە لە لای مرۆڤ کە چییە، لای مرۆڤ و ژیری عاقڵ، بەڵام زانەکانی ئەمە وەکو عادەتی خۆیان پێناسیان بۆ هەموو شتێک کردووە. بۆ نمونە ئیبن علانی شافعی مەکی کە لە ساڵی 1950 وەفاتی کردووە لە شەرحی ڕیاض الصالحینەکەی ئەفەرمێ حیا بریتیە لەو ڕەوشتەی کەوا لە مرۆڤەکە کردار و گفتارە چاکەکان بکا و کردار و گفتارە خراپەکان واز لێبێنێ. ئەمە کورتترین و پوخترین پێناسەیە بۆ حیا بریتیە لە کردنی شتی چاک و جوان و وازهێنان لە شتی ناشرین و خراپ. ئیبن المفلیحی حەمبەلیش هەروە پێناسەی کردووە، فەرموویەتی خلق يبعث على ترك القبيح وفعل الحسن. حیا لە کوردی خۆمانە پێڵین شەرموشکۆ بریتیە لە ڕەوشتێکەوە لە خاوەنەکەی ئەکات کاری جوان و پەسەند ئەنجام بە وواز لە شتی ناشرین و خراپ بێنێ. جا ئەمە بەماناگشتیەکەی کردار و گفتاری شەگرێتەوە. جاری وایە گفتارێک جوانە پێویستە ئەنجامی بی، جاری وایە کردارێک جوانە و لە ناشرینەکەیشە هەر وایە. جاری وایە گفتارێک ناشرینە ئینسانە بێ خۆی لێ پارێزێ و کردارێکیش ناشرینە ئەبێ خۆی لێ پارێزێ. بۆیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە خوای پەروەردگار ڕێنمایی ئێمەی موسڵمانی کردووە نەک هەر بە دوای جوانە بگەڕێن، ئەبێ بە دوای جوانترا بگەڕێن. خوای گەورە لە قورئان ئەفەرمێ وەقل لعیبادی یەقول التي هي أحسن. یعنی من و تۆی موسڵمان و هەموو موسڵمانێک داوامان لێ کراوە ئەوەی کە بەندەی خوایە هەمیشە بگەڕێ کام وتە و قسە جوانتر و چاکترە ئەوە بکاو بڵێ بە پێچەوانەوە کامە ناشرینە ئینسانی موسڵمانە بێ خۆی لێ بپارێزێ. دیارە بابەتی حیا یان شەرم بابەتێکە یان ئەشێ بڵێن یەکێکە لە سنترین بابەتەکان و یەکێکە لە گرنگترین و سەرەکیترین بابەتەکان لە فەرهەنگ و ئەدەبیات و عیرفانی ئیسلامی و هەموو ئاینەکان بەگشتی و عیرفانی ئیسلامی و ئاینی ئیسلامیش بە تایبەتی. لەبەر ئەوە ئەشێ بڵێن هەڵبەتە بابەتێکە پەیوەندی بە دیوە ڕۆحی و ناوکیەکەی مرۆڤەوە هەیە، پەیوەندی بە دیوە نەبینراوەکەی مرۆڤەوە هەیە. بۆیە ئەشێ بڵێن ناکرێ ئێمە لە پێناسەیەکە لە چوارچێوەیەکە ئەم بابەتانە کورت بکەینەوە، ئەکرێ بڵێن پەیوەندی بە وجودی خودی مرۆڤەوە هەیە، نەک تەنها بابەتێکی دەرووناسی بەڵکو بابەتێکە پەیوەندی بە خودی
هەموو وجودی مرۆڤەوە هەیە کە بابەتی دەروونەسیەکێک لە لایەنەکانی مرۆڤ بەڵام بابەتە وجودیەکە هەموو بوونی مرۆڤ ئەگرێتەوە بۆیە بابەتی شەرم ئەکرێ بڵێن سیفەتێکی گرنگی مرۆییەوە سیفەتێکی گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلام و ئەشێ بڵێن لە هەموو ئاینەکان بەگشتی و ئاینە ئاسمانەکانش بە تایبەتی تر من نامێت لە ڕووی پێناسەوە یان لە ڕووی زاراوە بچمە ناو بابەتەکەەوە هێندەی ئەشێ بڵێن هەم بابەتێکی دەرونی و عیرفانیە و هەم بابەتێکە لە فەرهەنگ و ئەدەبیاتی ئیسلامە زۆر جەختی لەسەر کراوەتەوە و خاڵی سێمیش ئەوەی بابەتێک کە پەیوەندی بە دیوینە بینراوی ئێمەوە هەیە بۆیە ئەشێ بڵێن ماناکانی بەپێی خودی مرۆڤەکان و ڕوبەڕووبووری مرۆڤەکان لەگەڵ ئەم چەمکەیە ئەگۆڕێت بەڵام ئەگەر چوارچەوەیەکی بۆ دابنین بریتەلەوەی کە مرۆڤ شتێک نەکات کە لە سنووری توانەکانی خۆیەتی یان ئەشێ بڵێن ئەگەر لە توانای خۆشیە هەبێت بەڵکو لەبەر ئەو دیوە ئەخلاقیە وجودیەی وەکو ئەڵێ پێ نەخاتە ناو ئەو شتەی کە ڕێگەی پێنەدراوە تەنانەت هەندێک شتمانی ئێمە ئەشێ بڵێن ڕێگەیان پێدراوە بەڵام شەرمیان حیا ناهێڵێت کە ئێمە ئەو هەنگاوە هەڵگرین لە کاتێکا توانێت هەڵگرتین ئەو هەنگاوەشمانێ بە کورتی ئەگەر ئێمە دوو بازنەمان هەبێت ئەو بازنەی کە ڕێگە پێدراوە و ئەو بازنێش کە لە توانای ئێمەیە هەیەیان مرۆڤی بە ئەخلاق ئەو مرۆڤەیەکە هەڵبەتە شەرم بابەتێکی گرنگی ئەخلاقیەوە یەکێکە لە سەرەکی ترین بابەتە ئەخلاقەکە ناو عیرفان و ئاینی پیرۆزی ئیسلام بە کورتی ئەشێ بڵێن مرۆڤی بە شەرم ئەو مرۆڤەیە کە زۆر بە ئەخلاقە و مرۆڤی بە ئەخلاق ئەو مرۆڤەشە کە زۆر بە شەرمە کەواتە شەرم و ئەخلاق لێرەیە ئەبنەوە بە یەک یان ئەشێ بڵێن یەکێک لە سەرترین بابەتەکان لە ئەخلاقا بریتە لە بابەتی شەرم. لە ڕاستی ئێمە ناتوانین بابەتی ئیستیحیا یامانی شەرمکردن بەمانەیەک تەنها کورتکەینەوە لە بابەتە سایکۆلۆژیەکەیە هەرچەندە ئێمە ئەبێ قسە لەسەرەوە بکەین بابەتە ڕەهەندێکی سایکۆلۆجیشی هەیە بۆ مرۆڤەکان چونکە کورتمان کردەوە لە ڕەهەندە سایکۆلۆژیەکەیە بدان بۆیە بنین کە حاڵەتێکی هاوبەش نییە لە نێوان مرۆڤەکانە بەڵکو حاڵەتێکی فەردانی هەیە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی دیکە ئەم بابەتە جیاواز ئەبێت لە کاتێکە لە ناو کۆمەلگایە لەسەر ئەو بابەتانە کە وتمان بابەتە نووسراوەکانی کۆمەلگان و کۆمەلگان لەسەر وەستاوە خاڵێکی هاوبەش هەیەیان هاوبەشێکی زۆر هەیە لە نێوان مرۆڤەکاندا و تقریبان زۆرینی کۆمەلگای لەسەر زۆربەیان کۆکن و زۆربەی مەمەڵیان لەگەڵا بکەن بەڵام نابێ ئەوشمان لەبیر بچێتەوە هەموو بابەتێک کاتێک ئێمە قسێکی معریفیانی لەگەڵا ئەکەین پێویستمان بەمەیە باس لەوە بکەین کە دیوێکی ناوەکی لەم بابەتەیە وجودی هەیە دیوێکی سەبجەکتیڤ لەم بابەتەیە وجودی هەیە کە مرۆڤەکان بۆ خۆیان بەشدار ئەبن لە مامەڵەکردن لەگەڵیان تەنانەت بابەتە زانستیەکانیش هەر بەم چەشنن چونکە ئەگەر ئەم بابەتانە ئێمە تەحویلیان نەکەین بۆ بابەتی ناوەکی واتە مرۆڤ نەتوانێت لە ڕێگەیەکی لە ڕۆیکی ناوەکی و مامەڵەیان لەگەڵا بکات لە بابەتە دیاریکراوەکان تێناگات ئەگەر کاتێک لە بابەتە دیاریکراوەکانیش تێنەگەشت ئەم حاڵەتەیان ناتوانێت داین تەفاعولیان لەگەڵا بکەوە ناتوانێت کارلێکیان لەگەڵا بکات ئەلبەتە ئێمە کە ئەم باسی ئیستیحیامان کرد بەڵام بۆ نمونە بابەتی خەجل بابەتێکی تەواو سایکۆلۆژیە بابەتێکی کۆمەڵایەتی نییە بەشێک لە مرۆڤەکان ناتوان بۆ نمونە لە بەردەم کامێرەیە قسە بکەن ئەمە لە کوردیا وگوتم هەردووکیان پێیان لەوترێ شەرم یان لە ڕووی نایێت لە بەردەم کامێرەیە قسە بکە لە کاتێکە ئەمە یەکەمیان بریتینی لە ئیستیحیا بریتە لە جۆرێک لە جەوی کە مرۆڤەکان متمانێکی بەخۆینە یا خەجاڵات یعنی جۆرێک لە جۆرەکان خەجلێکی تیا هەیە ناتوانێت لە بەردەم ئەم بابەتەیە مامەڵە بکات پێدراوە دینیەکانیش هەر ئەومان پێدەڵێن باشێک لەم بابەتانە بریتین لە بابەتی کۆمەڵایەتی بەڵام لەگەڵ ئەوەشا بابەتێکی فەردانیش هەیە چونکە ئەگەر ئێمە شەرم ئەو بابەتە خوازراوی کە لەناو دەقە دینیەکاندا هەیە ئەگەر ئێمە شەرم وەربگرین بەسەر ئەوەی کە تەفسیری کەین وەک هەر بابەتێکی دیکەی ناو کۆمەلگا ئەگەر وەکو جۆرە لە کارە چاکەکانیان لە عەمەلە ساڵحەکان مامەڵەی لەگەڵا بکەین جیاوازێک هەیە لە نێوان ئەو مرۆڤانی کە بڕێکی زیاتر پێوی پابندن و بڕێکی کەمتر پێوی پابندن بەڵام لەگەڵ ئەوەشدا کە شەرم حاڵەتێکە ئەکرێت لە ڕووگەیەکی ترەوە مامەڵەی لەگەڵ ئەم بابەتەیە بکەین ئەوش بریتە لەوەی کە ڕووگەیەکە ڕووگەیەکی توانین بڵین فەلسەفیانەیە کە ئەکرێت ئێمە قسەی لەسەر بکەین ئەوش بریتە لەوەی کە مرۆڤەکان زۆرجار شەرم وایان لێ بکات هەنێک هەنگاوی بۆ ئێرانە بنێن یان هەنێ هەنگاوی جدی بن کە لە ڕوویان نایە لە ناو کۆمەلگایە بژین ئەگەرێم بگەڕێنەوە فەلسەفەی ئیکۆن یا بەتایبەتی لە فەلسەفەی یۆنانیەکاندا جۆرێک لە جۆرەکان لە یەک قۆناغا کە مرۆڤ ئەتوانێت مافیەیە خۆی بکوژێتەوە واتە مرۆڤ لە ئەنجامی شەرمکردنەوە خۆی بکوژێتەوە ئەویش ئەوەیە تاوانێکی بە جۆرێک بکات بەرامبەر بە کۆمەلگا نەتوانێت قەرەوی بکاتەوە لەم حاڵەتەیە لە فەلسەفەی یۆنانیە تاکە حاڵەتێکە کە توانین بڵین ڕێگەی پێدراوە ئینسانەکان لە بەرامبەر ئەم شەرمەیە جۆرێک لە جۆرەکان ڕەتفعلێکیان هەبێت جۆرێک لە جۆرەکان مامەڵەیەکی تریان هەبێت بۆ چونکە تاوانێکی کردو بەرامبەر بە کۆمەلگا ئەم تاوانە ئەمەندە گەورەیە بەرامبەر بە کۆمەلگا ئەمەندە سەوابەتی کۆمەلگای خستۆتە ژێر پێیەوە جارێکی دیکە مرۆڤە نە ئەتوانێت قەرەوی بکاتەوە نە لە ڕووی هەیە لەگەڵ ئەو کۆمەلگایە مامەڵە بکاتەوە کە
کە سەرپای سەوابەتەکانی خستوتە ژێر پێیەوە وا گوتمان لە بابەتە دینەکانیشدا کاتێک کە فەرمودەیەک ئاماژە بەوە ئەکات ئەوەی لە پێغەمبەرانی دیکەوە پێمان گەشتووە ئەمەیە ینی واتە پەیامی هاوبەشی نێوان ینی دینەکان ئەگەر لە بەربەرای ئەم فەرمودەیە تەماشایکەین بریتە لەوەی کە مرۆڤەکان شەرمیان نەکرد شەرمیان نەکرد لە مرۆڤەکانی دیکە شەرمیان نەکرد لە تەوافقی ئیجتیماعی شەرمیان نەکرد لە هەموو ئەو بابەتانی لە ناو مجتەمەع وجودیان هەیە ئیتر چیان پێخۆشە با بیکەن یان چیەکەن با بیکەن بە مانایەکی تر یعنی ئەو شتی کە حەزیان لێتی با بیکەن چکە سەراپای پەیامی دینەکان و سەراپای بەیامی ئاسمانیەکان تەنها لەو خاڵەیە کۆکن یعنی لەو خاڵە و کۆمەڵک خاڵی دیکەش کۆکن ئەلبەتە یەکێک لەو خاڵانەوە بڵێن ڕاستتر بڵێن کە کۆکن تیا بریتە لەوەی کە ئاینەکان بتوانن مرۆڤەکان والێ بکەن ڕێز لە تەوافقی نێوان مرۆڤەکان بگرن ڕێز لە نەبینراوەکانی ناو مجتەمەع بگرن ئەمەش بۆچی لە بەروی متمانی کۆمەڵایەتی و لە بەروی ئاسایشی کۆمەڵایەتی پارێزراو بێت مرۆڤەکان هەمیشە دڕدۆنگ نەبن بەرامبەر مرۆڤەکانی دیکە لە هەر قۆناغێکی مامەڵەکردن لەگەڵیاندا چکە بزانن هەموو مرۆڤەکان شەرمێکیان هەیە و ئەم شەرمە ڕێگرە لەوەی کە تاوان بەرامبەر بە یەکتر ئەنجام بدەن. نەخێر حیات شتێکی کەسبیە ڕاستە دەرونیە بەڵام لە پێشا کەسبیە چەند کەسمان بینیوە ئەگەر ئەو حکایەتی شکریلاتمان بیست بێ دوای بێتە شکرڵڵا کەسێکی خەڵکی سنە شەقاوەیەکی زۆر نەکبەت کەسێکی چەقۆکێش سەرانی لە خەڵگەسەند بەڵام لە کاتێکە ڕووی کردەخوا بوو بە پیاوێکی ئاوها خەڵک ئەچوو لە ماڵەکەیە ئەو دوعا بخوێنە بەسەر تۆزی ئەوە بیاتی تاوەکو شیفای بۆ بێت وای لێ هات خەڵک ئەچوو لە لای ئەبوو بە موریدی ئەو خەڵک ئەچوون لە سەردەستی ئەو تۆبەیان ئەکەد و دەرسیان نەخوێند بوو بە کەسێکی زۆر خاوەن حەیا کەواتە یەک پیاو لە دوو جیاوازی ژیانە دوو نەوع ڕیتمی ژیانی وەرگرت کەواتە شتێک نییە بە غەریزە هات بێت یانە خۆ شتێکی نەفسی بێ کەسێک نەفسی بەهێز و کەسێک نەفسی زەعیفە بەڵکو بەڕاستی ئەمە پێدراوێکی ئینسانیە ئەمە کەسبێکی ئینسانیە ئێمجا ئیمان کاتێک کەسێک کە پڕ بوو لە ئیمانە ناتوانێت پڕ نەبێت لە حەیا کەواتە ئەو کەم حەیایی ڕابردووی هەمووی لە ئەبات ئەبێتە کەسێکی حەیادار فعلا کۆم مەسئلەی قەزەی سایکۆلۆژی ئینسان ئەتوانێت حاڵەتی سایکۆلۆژی خۆی بگۆڕێ مەسەن کەسێک لە پێشا ترسنۆکە ئەچێتە لای کەسێکی مشاور چەند جار قسەی بۆ ئەکات ئەبێتە کەسێکی جەریء کەسێکی ڕەشبینە لە دوای چەند جار قسە بۆکردن ئەبێتە کەسێکی گەشبین کەواتە حاڵەتێکی سایکۆلۆژیە بەڵام سایکۆلۆژیەکی مەطلوب سایکۆلۆژیەکە داوای لێکراوە سایکۆلۆژیەکە ئەجر و پاداشی لەسەری هەیە سایکۆلۆژیەکە ئەگەر ئەکساکەی بکە کەیفەر و سزای قیامەتی هەیە. زانایان وتویانە دوو جۆر شەرم هەیە شەرمێک هەیە ئەوەی کە پێڵن خۆڕسک فتریە طبیعیە لە مرۆڤە یعنی بعضێک ئەڵێن نەڵێ خۆڕسک بڵێ خوارسک خوای پەروەردگار داوێتی بەم مرۆڤە یعنی شتێکی طبیعی و جیبیلیە لە مرۆڤەیە هەموو مرۆڤێک بە سروشت شەرمی تێدا هەیە ئەمە بەشێکە لە شەرم و حیا پێڵێن الحیاء الفطری یعنی شەرمێ شکۆیە کە خوای پەروەردگار بە سروش داوێتی بە هەموو مرۆڤێک تەنانەت مناڵێکیش یاروێ مناڵێکە بینی حەز ناکە بەعزێک شوێنی جانی دەرکەوێ ئەوانە بە سروشت ئەمە حیایەکە خوای پەروەردگار پێی بەخشیوە جۆرێکی تری حیامان هەیە پێڵەن حیای مکتەسەب ئیکتیسابی یعنی ئینسان بە هەوڵ و تێکۆشان وەکو ئیمامی غەزالی زۆر زاردا کۆچی لێکاتەوە ئەبێ هەوڵی بۆ بە خۆی ماندوو بکات بگەڕێ بە دوای شتەکانە بدەر ئەو ڕێگایانەی کە بۆی دیاری کراوە لە ڕێگای ئەوانە ئینسان فێری شەرم و حیا ئەبێ کەواتە بەشێکی کەم لە یا بڵین ئەساس و ئەسڵەکەی بریتێ لە فتری و لەوەی شتێکی دەرونیە لە ناخی هەموو مرۆڤێکا هەیە ئەمەش تەبعەن ڕێژەیە مرۆڤی وایە لە کوردەواری خۆشمانەڵین ئەو کەسە زۆر شەرمۆکە یان زۆر شەرمنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دای بەلای پیاوێکی ئەنساریە سەرزەنشتی برادەرەکەیە کرد تی بووە سەرزەنشتێکەکەیت و لۆمەیەکەی و ئەوە تیا ڕەسوڵ الله ئەمە زۆر شەرمنە ینی زۆر خاوەن شەرمە یعنی وای لێ کردو زۆر جار ئەو شەرمە ڕێگرە لەوەی داوای مافەکانی خۆشی بکا کە ئەو لە لای خۆشمان خەڵکی وایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمی دەعه فەرمی وازی لێ بێنە فإن الحياء من الإيمان فەرمی ئەو شەرمشکۆیە کە خوای پەروەردگار پێداوە بەشێکە لە ئیمان ئەوتە ئەو بەڕێزانەی هەر بە سروشت شەرمنن ئەوە دڵیان خۆش بێ بەوەی کە ئەو
شەرمۆچیان ئەگەر چی هەندێک جار ببێتە هۆی لە دەستدانی مافەکانیان ئەو شەرمۆچیە کارێکی زۆر باشە بۆ ئینسان بەشێکە لە ئیمان وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەو هاوڵەی فەرموو بۆیە ئەکرێ مرۆڤ بە سروش شەرمۆک بێ شەرمن بێ ئەیشکرێ وانە بێ شەرمۆحایی کەم بێ بەڵام ئەو کاتە پێویستە هەوڵ بابوو ئەوەی کە لەبەرەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی شەرم و حیا بەشێکن لە ئیمانیان فەرموویەتی لەگەڵ ئیمانە پێکەون یعنی ناکرێت کەسێک ئیماندار بێ و شەرم و حیا و شکۆی نەبێ مادام وا بێ ئینسانی ئیماندار هەوڵدات زۆرترین حیای هەبێ لە وەصفی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام وتراوە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام وەکو کچی ماڵەوە کاتی خۆی عادەتوانە بۆ کچ بەم شێوازە بێتە دەرەوە بەم شێوازە نامە بنێرێ و خۆی نیشاندا و خۆی عەرز بکە هەتاوەکو ئەم دوانێ شەروا بوون لە ناو کوردەواریشا کچی عەزەب ئەمانە زیاتر هەر لە ماڵەوە بوونە خاوەن یعنی زیاتر شەرمیان هەبووە جا وتراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو کچەی کە لە ماڵەوەیە زەواجی نەکردووە زۆر لەوە خاوەن شەرم و شکۆتر بووە زۆر لەوە بە حیاتر بوو یعنی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە لووتکەی شەرم و حیایا بووە مادام وابێ ئەبێ کەسێکیش خۆی بە موسڵمان و شوێن کەوتەی پێغەمبەر بزانی عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ هەوڵدات زۆرترین شەرم و حیای هەبێ ئەوە گەورەترین سونەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ کردووە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد نەخێر نەک تەنها بابەتێکی دەرونیە چونکە بابەتی دەرونی لە ڕووی دەروونناسیەوە بە تایبەتی دەروونناسی ئەخلاقی ئەوترێ مرۆڤ 5 لایەنی گرنگی هەیە یەکێکیان یان سییانیان لایانی دەرونین یان لایانی ناوەکی مرۆڤن دوانشان لایانی دیار و بینراون بە گشتی ڕیزبەندی ئەم سێ لایەنە 5 لایەنەی مرۆڤ بەم جۆرەیە لایەنێکێ لایانی بیر و باوەڕ و ئاعتیقاداتە کە لایەنێکی دەرونی یان لایەنێکە پەیوەندی بە دیوە ناوکیەکەی مرۆڤەوە هەیە کە لە بابەتی دەرونی قوڵترە پەیوەندی بە دیوە ڕۆحیەکەی مرۆڤەوە هەیە بەشی دووەم بریتیە لە بابەتی ئیرادا هەرەوەی کە لە قورئانی پیرۆزە خۆی گەورە ئەفەرمێ لا ئیکراها فی الدین فمن شاء فلیؤمن ومن شاء فلیکفر کە دین تەنانەت کە خۆی گەورە مرۆڤی دروست کردووە ئەشێکێک لەم ڕێگانە هەڵبژێرە کە پەیوەندی بە دیوی دووەمی مرۆڤەوە هەیەیان بواری نەبینداوی دووەمی مرۆڤ کە بریتە لە بابەتی ئیرادا خاڵی سێمیان لایانی سێم بریتە لە بابەتی هەست و سۆزەکان کە ئەشێ بڵێن لە بەشێک لە حیا و شەرم ئەچێتە ناو بابەتی هەست و سۆزەکانەوە بەشێکی تری ئەوەیە کە ئەچێتە ناو دیوی ئیرادەوە بابەتی ئاعتیقادات و بیر و باوەڕی ئینسانەوە بۆیە ناشێ مرۆڤ یان بابەتی شەرم تەنها لە دیوێکی دەروونناسی کورتە جێگەی بکەینەوە بەڵکو بابەتێکە قوڵتر لە دەروونناسی کە پەیوەندی بە دیوە وجودیەکەی ئێمەوە هەیە یعنی ئەگەر دیوە دەروونناسیەکە یەک لەسەر 5 پێگاتەکەی مرۆڤ بێت کە 4ەم و 5ەم بریتە لەلایانی گفتار و کردار ئەوە دیوی دەروونناسی یەک لەسەر 4 یەک لەسەر 5 دیوە قوڵەکەی مرۆڤە بۆیە ئەشێ بڵێن شەرم پەیوەندی بە وجودی مرۆڤەوەی وجودی مرۆڤیش ئەشێ بڵێن لە ڕووی معنەوی و ڕۆحیەوە 5 لایەنەوە ئەم 5 لایەنە مرۆڤ دروست دەکەن و هەم دیوی بینرا و هەم دیوی نەبینرای مرۆڤیش لەسەر ئەم 5 لایەنە ئەشێ بڵێن ئێمە پێوانەی بکەینەوە مرۆڤەکان ئەشێ بڵێن تەنها لە یەکتری جیا بکەینەوە و پۆلێن بەندی مرۆڤەکان بکەین لەم ڕۆوە کەواتە بابەتێکە قوڵتر لە بابەتە دەروونناسیەکە بەڵکو پەیوەندی بە ڕۆحی مرۆڤ و وجودی مرۆڤ خودی مرۆڤەوە هەیە ئەلبەتە ئێمە بەومانە کورتەی کە زۆر جار حاڵەتێکی تەفسیرێکی زۆر لۆکاڵی بۆ بابەتە دینیەکان کراوە بابەتی شەرمیان کورت کردوێتەوە لە بابەتی معنی ئەو بابەتانی کە وەک بابەتی ئەخلاق کورتیان کردوێتەوە لە هەندێک بابەتە کە تەنها پێوەست بە بەداوێنەوە لە کاتێکە هەم چەمکی ئەخلاقم چەمکی حیا چەمکی گەورەترن لەو تەفسیرە ینی جزئیانی کە بۆیان کراوە یان بەومانە لۆکاڵی کە لە زمانی لۆکاڵی ئێمەیە بەکارهێنراوە من پێشتریش باسی ئەوم کرد کەوتم لەناو کەلتوری کوردیا و توانە گەر پیاوێک شەرم بکە شانەیەکە هێنێت و شینێک شەرم کا شارێکە هێنێت هەڵبەتە لێرە هەستەکەم زۆر جار پێوەست کراوەتەوە بۆ بابەتەوە چکە جیاوازی پیاوژن تەنها لە هەندێک بابەتی جزئیاتە ئەو جیاوازیان هەیە بۆیە بابەتی شەرم پەیوەستە بە هەموو تەوافقەکانی ناو مجتەمەعەوە من بینی هاو تەوافقانەش کە لەسەر پاکداوێنی وجودیان هەیە لەبیرمان نەچێتەوە هەموو ئاینەکان تەرکیزیان لەسەر بابەتی پاکداوێنی کردوێتەوە پاکداوێنی بەو مانای کە مرۆڤەکان دڵنیا بکەینەوە لەوەی کە هەر کەسێک پەیوەستە بە عاشقێکەوە پەیوەستە بە کەسێکەوە کە خۆشی ئەوێت یان ئەو کەسێک کە خۆشی ئەوێت هەر هەنێک مامەڵی پرایڤێت هەنێک مامەڵی تایبەت هەیە تەنها لەگەڵ کەسێکی دیاریکراوە ئەیکات کە بەرمەبنای عاشق بەرمەبنای خۆشەویستی بەرمەبنای ڕێز لە یەکترگرتن بەرمەبنای ئەوەی کە ئەم دوو مرۆڤە هاوسەنگن لە ڕووی بە خۆیان بە هاوسەنگی یەکتر ئەزانن و خۆیان کەسیان لە کەسیان خۆیان بە زیاتر نازانن ئەم جۆرە مامەڵەیە تەنها لەسەر بنەمای ئەوە بێ ئەڵبەتە ئەمەژە چێتە چوارچێوەی شەرمەوە بەڵام کورتکردنەوەی هەموو بابەتی شەرم لەم بابەتەیە جۆرێک لە جۆرەکان ستەمێک لەو شەی شەرم ستەمێک لەو شەی
بەشی ئەخلاقیش کە لەبیرمان نەچێتەوە کاتێک کە شەرمیان کورت کردوێتەوە لەو بابەتەیە ئەخلاقیشیان کورت کردوێتەوە لەو بابەتەیە شەرم هەموو بابەتەکانی دیکەی پەیوەندی کۆمەڵایەتی ئەگرێتەوە مرۆڤ شەرم بکات لەوەی حەسوود بە بەرامبەر بە مرۆڤەکانی دیکە مرۆڤ شەرم بکە حەسوود بە یعنی شەرم بکە لەوەی کە ناڕاستی بە مرۆڤەکانی دیکە بڵێ مرۆڤ شەرم بکە لەوەی کە ئازاری مرۆڤەکانی دیکە بدات یعنی بە کورتی هەموو بابەتە ئەخلاقیەکان جۆرێک لە جۆرەکان پەیوەستیەکیان ئەبێتەوە بە بابەتی شەرمەوە مرۆڤ شەرم بکە لەوەی قەواعیدە ئەخلاقیەکانی مجتەمەعێک بشکێنێت بەمانایەکی گشتی قەواعیدە ئەخلاقیەکانی مجتەمەع هەموو ئەو بابەتانی تر لەناو مجتەمەع ئەگرێنەوە کە مرۆڤەکان بۆ خۆیان پێیان خۆشە بەو چەشنە هەمەڵەیان لەگەڵا بکرێت هەموو ئەوانە ئەگرێتەوە کە مرۆڤەکان لە ئاشکرا و لە نهێنیە بە جۆرێک مامەڵەیان لەگەڵاکەن هەموو ئەوانە ئەگرێتەوە کە مرۆڤەکان تعمیمی یەکەن بەسەر کۆمەڵگایە ئەگەر ئەم کردارە بۆ هەموو کۆمەلگا باش بوو کەواتە باشە ئەنجامی ئەدەم و تعمیمی ئەگەر بۆ کۆمەلگاش خراپ بوو کەواتە من ئەنجامی نادەم بۆیە کورتکردنەوەی بابەتی شەرم لە کۆمەڵک بابەتی دیاری کراوە لە قۆناغی یەکەم ئاستەمکردنێکە لە چەمکی شەرم و جۆرێک لە جۆرەکان دەواازەکردنەوەیە کە بۆ ئەوەی مرۆڤەکان جۆرەها تاوانی تر هەن کە لەو تاوانانە گەورەترن زۆر هەست بە عەزابی وجدانی نەکاوە زۆر تەقییان لێ نەکاتەوە بۆیە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵام شەرم هەموو تەوافقەکانی ناو مجتەمەع ئەگرێتەوە بە تایبەتی ئەوانیان نەنووسراونەتەوە و مرۆڤ بە ئیلتیزامکردن پێوەیان ئەتوانێت کۆمەلگایەک دروست بکات کە تیایە مرۆڤەکانی دیکە هەست بە ئارامی بکەن و جۆرێک لە جۆرەکان ئیتمینانێکیان بۆ دروست ببێ لەوەی کە هەم شکۆیان هەم کەرامەتیان هەم خێزانیان هەم ماڵیان هەم گیانیان پارێزراوە بێ لە ناو کۆمەلگایە ئیلا لە هەنێک حاڵەتی ئیستیسنایانە بێ کە هەنێک مرۆڤی ڕیسپەڕ و لادەر دروست ئەبن ئەم مرۆڤە ڕیسپەڕ و لادەرانە شەرمیان نامێنێت و لە ئەنجامە تاوان ئەنجامەدەن ئەگەر نا ینی ئەبێت شەرم یا بێت شەرم و بابەتە ئەخلاقەکان بە جۆرێک بن مرۆڤ دڵنیایی هەبێت لە هەموو بوارەکانی ژیانی خۆی تا لە کۆمەلگایە بژی بێخەم بژی و بێتەرسیش بژی لە ڕاستیە ئەگەر هەموو گوناهەکان دابنین لە پاڵیەکە مەسئلەی دامێن جزئێکی بچکۆلانەیە لەم هەموو گوناهە گەورە گەورانە هەر ئاوا ئەگەر حەیایش بکەین بە کولێک مەسئلەی داوێن بەشێکی بچووکە لەم کۆ حەیایە دامێن بۆیە ئەوەنە گەورە کراوە ناونراوە حەیا و بێحەیایی کەسێ ئامادە بوو تەجاوزکە بە ماڵی دۆستێکی تەجاوزی دامێنی بکە بە ماڵی دراوسەیەکی یا کەسێک لەو بازارە کە خوشکی خەڵکە کە دایکی خەڵکە کە چەندین کەرامەت بەوە بەسراوە یان بە پێچەوانەکەوە خۆی ئامادە بوو دووبارە لەشی خۆی هەرزانکە بۆ هەموو کەسێک ئەوە هیچ ئومێدێکی لێ ناکرێ خێر بۆ کەس بداتەوە پیاوەتی لەگەڵ کەسا بکە ڕەحمی بە کەس هەبێ میهرەبانی بۆ کەس هەبێ کەس بتوانێت بەخێو بکە هیچ ئومێدی لێ ناکرێ کە بتوانێت ژیانی کەسێک بپارێزێ کەواتە بۆیە بە ئەوە وتراوە بێحەیایی چونکە ئەوە سەرچاوەی هەموو بێحەیایەکانی ترە وئیلا خۆی بەتەنها خۆی بەشێکە لە هەموو حەیاکان زۆر دەقاودەق و وکوتێ صدق رسول الله عليه الصلاة والسلام هەر لە پێشتر کە باسمان کرد بە کێ ئەوترێ خاوەنی حەیا یعنی کەسێک خاوەنی هەستی زینوو بێت هەست زینوەکان قسەی حەق و ناحەق بە ئاسان جیاکەنەوە ئینسانی صادق و درۆزن بە ئاسان جیاکەنەوە کەسێک ئیدعای پێغەمبەرایەتی ئەکا بە درۆوە لەگەڵ کەسێکی صادقە بە ئاسان جیان ئەکاتەوە لە هەرکوێ کەلیمەیەکی خەیر ببیسێ هەستە زینوەکان بەلای ئەو خێرە ئەڕۆن لە هەرکوێ پیس و پۆخڵێک ببینن لی دوورەکەونەوە کەواتە فعلەن بەشێکە لە ئیمان ئەگەر بۆچی نەوتراوە هەموو ئیمانە کەسانێک هەن پێش ئەوەی هیدایەتیان پێبگا پێش ئەوەی ئیتمامی حوجەتیان لەسەر ئیتمام بکرێ پێش ئەوەی ئیسلام بناسن زاتەن فترەتەن بۆ خۆیان بە شوێن حەقێکە ئەگەڕێن نمونەیەکی بچکۆ لە باسەکەم من ماڵێک مەناسی هین بوون لەم کاکەی و با بڵێن خوانەناز بوون باشە هەر دینیان جیا بوو بەڵام ئامادە نەبوو بچێتە ماڵی براکەی ئەیوت ئەوە ڕیبا ئەخوات ڕیبا ماڵی خەڵک کاولکەرە کەواتە مادەم ماڵی خەڵک کاولەکە
من خۆراکی ناخۆم حرامە لە کاتێکە باوەڕی بە قیامەت و زیینبوونەوە نەبوو باوەڕی بە پێغەمەراتی پێغەمەر نەبوو چونکە پێی نەگەیشت بوو باسی وەکەم کە لە لادەیەکە ئاژادەکان هەر ئەو دینیان هەبوو بەرحاڵ دینی ئیسلام پێ نەگەیشت بوو دەیکەواتە ئەم پیاوە ناتوانێت بوترێ هەموو دینی هەیە بەڵام بەڕاستی بەشێک لە دینی هەیە ئەوەی ماوە پێغەمەری خوا بناسێ دەستوری خوا بناسێ کاتی ئەو ئاەتە هاتە بەردەستی وترا ئەو کەسەی ڕیبا بخوا وەکو ئەوەی ئاگری لە ناوسکیا خوارد بێت ئەو کەسەی ڕیبا بخوا لە ڕۆژی قیامەتە زین و بووە وەکو ئەوەیە شەیتان دەستی لەوەشان بێ ئاوا هەڵەشە ئەبێ و ڕائەکەەوە کێشە بەتەو قسەری خۆیان ئەو کاتاڵێ بەڕاستی خوا ڕاستەکات منش وەختی خۆی بە فیترەت هەر ئەوم ئەزانی. طبعا بەنسبەت بەشی یەکەمی پرسیارەکە نەخێر شەرم و حیا پەیوەندی بە هەموو لایەنێکی ژیانەوە هەیە تەنانەت ئینسان لە خواردن و خواردنەوەی کشاپێوی سەرڕەچاوی شەرم و حیا بکە لەگەڵ دەور و بەرەکەیە. من بیرم دێ ئێستێشی پێوە بێت زۆر ئافرەتی بەتەمەن هەیە دایکی من و تۆ هەتاوەکو ئەم ساڵانی دوایی ئێستێشی ڕەنگە پێوە بێت لە زۆر شوێناوە بێت لە بەرچاوی باوکو برایان شتی بۆ نەخوراوە شتی نەخواردوەوە ینی حیاکەی گەیشتوتە لووتکەیە. ینی من لە زۆر ئافرەتی بەتەمەنم بیستۆڵە کە باوکم لە ماڵا بوو بێ کە گەورە بوومەوە فامی دەبوومەوە منداڵ ئینی جیاوازە حکمی ئەڵێ بە بەرچاوی باوک مشتم بۆ نەخوراوە خۆی نەگۆڕێ بە بەرچاوی باوکۆ ئەمە نیشانەی ئێوە کە حیا شەرموشکۆ هەموو بوارێکی ژیان ئەگرێتەوە کە شتێکی زۆر سادەیە لە ژیانە بەڵام زۆریش گرنگە بۆ مرۆڤ کەواتە حیا و شەرموشکۆ بەس پەیوەندی نییە بەلایانی داوێن و ئەوانەوە ئینسان پێویستە لە هەرچی هەڵسوکەوتی ژیانە هەیە کە ئەوترێ ئەقوال و ئەفعال ینی کردار و گفتار لە هەمویان ڕەچاوی شەرم و حیا و شکۆ بکە دواتر ئەم کەسانەی تۆ مامەڵەیان لەگەڵاکەی پێویستە ئینسان ڕەچاوی شەرم و حیا و شکۆ بکە ناکرێتەوە جاریوە کەسێکی خراپیشە تۆ ناکرێت بڵێ ڕەچاوی شەرمی لەگەڵا ناکەم زانایەک لەگەڵ هەندێک لە قوتابیەکانیە بەلای کەسێکی زۆر خراپە ڕۆن و سڵاوی لێکە قوتابیەکانی ئەڵێن ئەوە شایستەی سڵاوکردن نەبوو تۆ سڵاو لێ کرد ئەڵێ من ئەگەر ئەو شایستەی سڵاوکردن نییە من شایستەی سڵاوکردن بووم لەو مانای وایە ئینسانی موسڵمان لەگەڵ هەموو کەسێکە شەرموشکۆ و حیا بەکارێنەوە لە هەموو بوارێکی ژیانیشە. ئەمجار بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی حیا و ئیمان پێکەون لە کوردەواریشە هەروە وتراوە جاران یانو الحیا والئیمان ئەوە بەشێکە لە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر ئەوەیە کە ئیمان شتێکە لە دڵایە ئیمان ئەساسەکەی لە دڵایە ئەوەی کە دەریەخات من و تۆ ئیماندارین بریتە لە هەڵسوکەوتی ڕۆژانەمان دیارترین شتیش لە مرۆڤ بریتە لە ڕەوشت و ئاکاری لەگەڵ مرۆڤەکانە کە گەورەترین ڕەوشتیش بریتە لە حیا و شەرموشکۆ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی ئینە لیکولی دینین خولوقا ئەفەرمێ هەموو بەرنامەیەک ڕەوشتێکی تایبەتی خۆی هەیە هەموو پەیامێکی خوا کە هاتووە ڕەوشتێکی تایبەتی خۆی هەیە وئینە خولوق الئیسلامی الحیا ئەفەرمێ دیارترین ڕەوشت لە دینی ئیسلامە بریتە لە حیا و شەرموشکۆکردن شتێکی زۆر گرنگ کە پێویستە ئێمەی موسڵمان ئاگاداری بین شەرموشکۆ پێش هەموو کەسێک سیفەتی خوای پەروەردگارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئین الله حەیی کەریم خوای پەروەردگار زۆر خاوەن شەرموشکۆیە و زۆر بەڕێزە یەکێک لە سیفەتەکانی خوای پەروەردگار ئەوەیە کە خوا خاوەن حەیاءە و پێغەمبەرانیش عەلەیهیمو سەڵات وسەلام کە دانسخە و هەڵبژێراوی خوای پەروەردگار لە ناو مرۆڤەکانە ئەمانیش خاوەن شەرموشکۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی أربع من سنن المرسلين چوار شت هەیە لە سنەت و ئاکار و ڕەوشتی هەموو پێغەمبەرانن یەکەمیانە فەرمێ الحیا کەواتە هەموو پێغەمبەران خاوەن حەیان پێش ئەوەیش خوای پەروەردگار خاوەن حەیایە بۆیە داوای لە ئێمەی موسڵمانیش کردووە کە خاوەن حەیا بین و هەر کەسێک ڕێژەی حیا و شەرموشکۆکەی زۆر بێ ئەوە نیشانەیە و کەسە ئیماندارە و بە پێچەوانەوە بۆیە ئێستا لەم ڕۆژگارەی ئێمەیە دەستێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە حیا و شەرموشکۆ بە تایبەت لە نێو خێزانەکانە هەڵگیرێ لە ناو تاکەکانی کۆمەلگایە هەڵگیرێ من پێم وا بێ هۆکارێکی گەورە لە هۆکارەکانی نەمانی شەرموشکۆ لە ناو تاکەکانە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە بریتە لەم فلیمە دۆبراش کراوانە کە زۆربەی زۆریان ئەگەر ئەو کەسانی کە تەماشایەکەن و ئەوانی کە دواتر بۆیان باسەکرێ قەنەعەتم وایە ئامانجێکی زۆر گەورە لەو فلیمە دۆبلاش کراوانە نەمانی حیا و شەرموشکۆی لە ناو تاکەکانی خێزانە بۆ من تەماشام نەکردووە بەڵام ڕەنگە زۆر جار باس کرابێ ینی لەو فلیمانەیە زۆر طبیعی کچێک دانیشتووە لە پەنای باوکیا و تەلەفۆن بۆ ئینەکەیەکە کەپڵەکەیەکە بۆ خۆشەویستەکەیەکە یا کوڕێک دانیشتووە کە ئەمە بەڕاستی ئەوە ئەو پەڕی لەگەڵ ڕێزما بێ شەرمیە
ئەمەوە ئەکات وردە و دە ڕۆژێک و دوان و سیان و چوار و ئەمە ئێمەش پەروەردەیشمان لاوازە لەو ڕۆژگارەیە پەروەردە لە قوتابخانەکانە نەماوە جاری دەرگای قوتابخانەکانمان داخراوە پەروەردە لە ناو مزگەوتەکانە نەماوە دەرس و وانەکان قەدەغە کراون پەروەردەی شانەکانمان نەماوە جاران ئێمە هەموو ڕێکخرا و حیزبە ئیسلامیەکان شانەی پەروەردەیان هەبوو ئەوانەی زۆر لاواز بوون دایک و باوکیش پەروەردەیان نەماوە زۆر سەرقاڵ بوون کەواتە پەروەردەی تاک زۆر لاواز بووە چێ بووە بە مڕەبی ئەم خەڵکە ئەو فلیمە دۆبلاژکراون ئەو فلیمە دۆبلاژکراوانێک یەکێک لە زۆر دیاردە ناشرینەکانی نەمانی شەرم و حەیە بۆیە پێویستە ئێمەی موسڵمان بزانێ ئینسانی موسڵمان ژیر و عاقڵ ئەبێ بزانێت تەماشای چیەکە دایکان و باوکان ئەبێ بزانێ ئەو کوڕکچەی تەماشای چیەکەن و دواتر کە پەروەردە بن ئاواکە بۆیە ئەبینی پیاوێکی بەتەمەن ئافرەتێکی بەتەمەن تەماشا ئەکا مناڵەکەی زۆر لەگەڵێ ڕەچاوی شەرم و حەیانەکە زۆری پێسەیرە لە من لەگەڵ باوک ماوانە بووم ئەخە باوک و دایکی تۆ تەماشای ئەو شتیان نەکردووە ئەم منداڵی تۆ ئێشتا تەماشای ئەوە ئەکات ئەوە دەرەنجامی خراپێ بێ بۆیە پێویستە ئێمەی موسڵمان هەمیشە بزانین چی ئەکەین و چۆن ئەکەین و تەماشای چی ئەکەین و جۆ لە چی ئەگرین دیارە هەروەک ئەو فەرموودە پیرۆزەی کە ئاماژەی پێکراوە الحیا شعبة من الإيمان کە شەرم لقێکە یان بەشێکە لە ئیمان دیارە ئیمان بەرزترین ئەگەر پلە بێت لە قورئانی پیرۆزاوە لە فەرموودەکانی پیرۆزا و قوڵترین بەشی مرۆڤیان بەشی ئاین بریتە لە بابەتی ئیمان چونکە مرۆڤ تەنها بە ناو و ئیسلام بە ناوهێنان نابێتە کەسێکی ئایندار بەڵکو قوڵترەمە بریتە لە ئیمان کەواتە شەرم پەیوەندی بە بەشێکی گرنگی ئیمانی مرۆڤەوەی کەواتە بەشێکی گرنگی مرۆڤیشەوە بەشێکی گرنگی دینیشە بۆیە ناشێت تەنها لە داوێنا کورتی بکەینەوە بەڵکو هەر نەک ئەم فەرمود بەڵکو فەرمودەکانی تروە قورئانی پیرۆزیش کاتێک کە ئاماژە بە چەمکێک ئەکرێت لە قورئانی پیرۆزا و ئیمان و یان شەرمیان هەر چەمکێکی تری ڕۆحی و معنەوی تەنها نایبەستێتەوە بە دیوێک لە دیوەکانی مرۆڤەوە ئێمە ئەگەر ئەو پێنج پۆل بەندیەی کە هێنامان پێشتر بیهێنینەوە ئەوە شەرم پەیوەندی بە هەموو وجودی مرۆڤەوە هەیە و ناشێت تەنها لە ئەندامێکە لە جستەیەک بەشێکی جستەی مرۆڤ کورتی بکەینەوە چونکە ئەگە ئێمە لە داوێنا شەرمان کورت کردەوە ئیدی مرۆڤمان کورت کردووەتەوە یان شەرمان کورت کردووەتەوە لە داوێنی مرۆڤە بەڵام لە کاتێکا شەرم پەیوەندی بە وجودی مرۆڤەوەی پەیوەندی بە بیر و باوەڕی منەوە هەیە هەر ئەوەی کە ئەگێڕنەوە کاتێکە کەسێک کۆمەڵێک لە قوتابیەکانی مەولانە ڕۆمی گفتوگۆ لەگەڵ مەسیحیەکە ئەکەن وای لێ ئەکەن کە ببێت بە مسلمان ئەویش تەنها ئەڵێن ئەوەت پێویستە کە ئیمان و شایەت بهێنیت دوجار ئێبن لای مەولانە ڕۆمی چونکە ئیمان و شایەت نانێت و بە کورتی ناتە ناو بازنەی ئیسلامەوە ئەوەی کە ئەوان لێیان ئەوێت مەولانا پێ ئەڵێت تۆ هەندێک پرسیالی ئەکا سێر ئەکا هەموو شتەکان وەکو ئەڵێ کەسێکی ئیسلامە بە پێی پەیڕەوی ئیسلام ئەڵێ بۆچی نابی بە کەسێکی ئیماندار ئیسلام واز لە مەسیحیەت و ئاینەکەی خۆت نایانی قسێکی جوان ئەکات کە مەولانا پێڵێت ئەوەیە دین بەڕاستی ئەویش ئەڵێ لەبەر ئەوە شەرم ئەەکەم لەبەر لە ڕۆژی قیامەتە لە بەردەم ئیسای مەسیحا کە بچمە بەردەمی خوای گەورە لە بەردەم حەزەتی ئیسای مەسیحا کە بڵێم دینەکەم گۆڕیوە بۆیە کەواتە شەرم پەیوەندی تەنها بە نەکدیوی جەستەی ئێمەوە نیە بەڵکو بە هەموو وجودی ئێمەوە هەیە پەیوەندی بە بیر و باوەڕمانەوە هەیە پەیوەندی بە ئیرادەی ئێمەوە و پەیوەندی بە کردار و گفتار و هەست و سۆزەکانیشمانەوە هەیە کەواتە شەرم دیوێکی قوڵترە و پەیوەندی بە خودی وجودی هەموو مرۆڤەوە هەیە بیرمەندێکی مسلمان لە پرسیارێکا پێڵێن ئەگەر لە ڕۆژی قیامەتە کۆت بکەنەوە لەگەڵ کێ حەزەکەی کۆت بکەنەوە ئەڵێ حەز ئەەکەم لەگەڵ ئەو کەسانی بە شەرم لەگەڵ مرۆڤە بە شەرمەکانە چونکە پێغەمبەران و عاریفان مرۆڤە بە شەرمەکان مێژوون مرۆڤایەتین و گەورەترین مرۆڤە ئەخلاقەکانیش ئەم مرۆڤانە بوون کە شەرمیان هەبووە کەواتە لێرەیە ئەخلاق و شەرم ئەشێ بڵێن ئەبنەوە بە یەک یان سەرەکی ترین بابەتی ئەخلاقی لێرە ئەبێتەوە بە شەرم تەنانەت هیچێک لە زانا مسلمانەکان پێی وایە کە خوای گەورە ئەفەرمی ئیعدیلوا هو ئەقرب للتەقوا کرۆکی ئەگەر عەدالەت ئینسان عەدالەت پێڕەو بکات نزیک ئەبێتەوە لە تەقوا گەورەترە لە عەدالەت پێی وایە کرۆکی تەقواش بریتە لە شەرمکردن یعنی ئەو کاتێک کە مرۆڤ لە حزوری خوایە جۆرەك لە جۆرەکان هەڵبەتە شەرم جیاوازە لە ترس شەرم ئەوەیە کە مرۆڤ هەز بە بچووکی خۆی بکات و هەز بە گەورەی و مەزنی خوای گەورە بکات لێرەیە جۆرێک لە حیرەت دروست ئەبێت بۆ مرۆڤێکە ئەشێ بڵێن ئەزمموی شەرمی کردبێت بۆیە تەنها ناشێت لە دیوی دەروناسیوە لە دیوێک لە دیوەکانی مرۆڤ کورتی بکەینەوە یان لە دیوە جەستەیەکە یا کورتی بکەینەوە